لەم تەمتومانیشەوەدا مۆبایلەکەی بەهانای خاوەنەکەیەوە چوو. ئاخر شۆفێرەکە ڕێڕەوی ئۆتۆمبیلەکەی دەگۆڕە و دەکەوێتە گۆمانێکەوە لە ئۆتۆمبیلەکەشیدا گیرە خوارد. مۆبایلەکەی دەستی فریاد ڕەسەکە بووە. یاریدەدەری بەڕێوەبەری پۆلیسی ناوچەی مارتن لە ویلایەتی فلۆریدا ڕزگارکردنی شۆفێرەکە ڕادەگەیەنێت. پەیوەندێکی ئۆتۆماتیکی لە مۆبایلێکی زیرەکەەوە پێمان گەیشتووە و تێدا هاتووە کە شۆفێری ئۆتۆمبیلەکە کە خاوەنی مۆبایلەکەیە تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و شوێنی ڕووداوەکەشی پێڕاگەیاندوین. بەو هۆکارە تیمەکانمان ڕوویان لە شوێنەکە کردووە. ئەم پەیوەندیە ئۆتۆماتیکی مۆبایلەکەیە کە خاوەنەکەی لە نێو ئەو ئۆتۆمبیلەکەیدا گیری خواردووە پەیوەندیەکەی کردووە. شوێنی ڕووداوەکەشی بە پۆلیس ڕاگەیاندووە. ئێمە لە هەمان تەکنۆلۆژیاوە چەندین زەنجی ساختەمان پێدەگات کە چوینەتە شوێنی ڕووداوەکە هیچ شتێک نەبووە. مۆبایلەکە شتێکی دەستنیشان کردووە کە ڕووداوێک ڕوویداوە و شتێکی ئاسایی نییە. شۆفیرەکە تەنیا بووە و مۆبایلەکەشی نوخبی ئاوەکە بووە. دواتر کەسەکە ڕزگاری بوو. بیر لەوە بکەوە لە نیوە شەودا ئۆتۆمبیلەکەت بکەوێتە ئاوێکەوە و خۆشت گیر بخۆیت. فریاد ڕەسەکە تەکنۆلۆژیاکە بووە. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا، واشنگتن.